بێ و خواون باریکا و جەژنتان پیرۆز بێ هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە خۆشی پڕ بێ لە شادی هەمیشە سرسفرە و ماڵەکانتان پڕ بێ لە بەرەکەت خوای گەورە ڕەمەزانی لە ئێمە و لە ئێوە قبول کردبێ و شاءڵڵا کە بەر عەفوی خوای گەورە کەوتی بێتین و ئینشاءڵڵا هەمیشە لێو بە خەندە بن هەمیشە بزە لەسەر لێوەکانتان نابێت لەگەڵ بەشێک لە وڵاتیان پەیامی پیرۆزبایی جەژنتان پێگەینین با بزانین چیڵن لەسەر جەژن و جەژن لایەوان چ مانایەکی هەیە پلان و بەرنامەیان چییە بۆ ئەم جەژنە لە جەژنا بێگومان ئەوەی کە گەرم و گوڕی ئەیا بە جەژنەکە ئەوەی کە خۆشی ئەخاتە دڵمانەوە گەردن ئازادی و گەڕان و پیاسێ تا چەند گرنگە ئەم جەژنە باوشی سۆز و مهێرەبانی بۆ یەک بکەینەوە تا چەند گرنگە دڵەکانمان بەرامبەر بە یەکتری پاک بکەینەوە و کارێک بکەین کە ئەو ڕق و ئەو بغز و ئەو دووبەرێکی و ناخۆشی کە لە نێوانمانە ئەگەر هەیە وەلای بنین و دەرگای خۆشەویستی بۆ یەکتری بکەینەوە با لە جەژندا ماڵەکانمان دەرگاکانیان بکەینەوە پێشوازی لە میوانەکانمان بکەین چی شتێک خۆشە لەم جەژنەیە کام ساتەیان زۆر تایبەت و زۆر دڵگیر و زۆر ئارامیە بۆ دڵەکانمان ئەم پرسیارانە لەگەڵ بەشێک لە وڵاتیان تاوەتیەکەین گفتوگۆکەین لەسەر جەژن لەسەر پلانەکانی جەژن لەسەر گەردن ئازادی و تەوقە و باوش و دنیایەک پرسیاری تر بینەرمان بن جەژنتان پیرۆز بێ لەگەڵمانە بن لێرەوە پیرۆزبای خۆ بنێرە بۆ ئەو ئەزیزانی کە تۆ ناسنیان کە تۆ بینن وەڵام من لێرەوە بەرپڕۆدەڵ پیرۆزبایی جەژنی مەنجی ڕەمەزان لە ئازیزان و لە خۆشەویستان و لە موسڵمانانی کوردستان بە تایبەتی و لە موسڵمانانی گیانەکەم چاوەڕاستەکەم جەژن بەنیازی چی بکەی یان پلانەکانی جەژنت چین وەڵا ئەگە بیتباری واقعی پیلان نییە لەم ڕۆژە سەردانی و گەڕان و سەرداری نییە هەموو شتەکان کاڵۆ بووە بەڵێ خەی نابێت بەم خاتە جوانەوە ناتێ دوو ماڵ بگەڕی ئەسانی مەسەلە دووماڵ نییە مەسەلە وەسعەکەونە ناخۆشە بە خەڵکی گەڕان ناینە زۆر ئاسایە چێژنی جاران زۆر بە تام و چێژ و بەڵامی سام جەژنانە هیچ تام و چێژێکی نییە لەبەرچی لەبەر ئەوە سیلێ ڕحم نەماوە سیلێ خزمەتی نەماوە ئەگەر بیتەباری واقعی ئەمە ڕاستی دروستی وەسعەکەیە ڕاستە پەیوەندی کۆمەڵاتیەکان سارد و سڕبوونەتەوە کچ و کاڵ بوونە بەسەکە من وا بڵێم و تووا بڵێت و بڵێ خۆ ئیتر هەروە ئامێنێتەوە بەس خەیشێکاکە من و تۆ ئەو جەوە خۆشکەین بەرمە کەسێکە نایەتە ماڵمان ئێمە بچینە ماڵەکەی ئەخ ئەمە مەسەلە ئەوەنی ئەزیزەکەم مەسەلە گشت گەڕێتەوە بۆ پارە من ئەمە واقعیە پێ دەڵم دوێنێ لە کەناڵی چیکە مقابلەیەکی زۆر بە شێوەیەکرام ئامادە بووم دانی مقابلەکەم زۆر باش بوو زۆر کەسەیە پارەی هەیە خۆی بە ئاسیەوە نازانێت کە سەردانی ماڵی فەقیرەکان بکات بەڵام فەقیر من ئاڵێم هەر شوێنێ فەقیریتیانەوەی خۆشی نەبی باشە لەبەرەوە تام و چێژ لەگەڵ فەقیرا خۆشە ژیان بە سادەی و خۆشە لەگەڵ هەژاران کەنە بای مواز لە خەڵک بێنن خەڵکێ سەردانی خەڵکی ناکە خەڵکێ دەوڵەمەنە چاوی کەس نابینێ بەس من و تۆ ئەم کەسانی کەمان بینن لە خۆمانەوە دەست پێ بکەین ینی ئێمە توانین جێ بۆ خۆمان دروستکەین وایە ئەگەر چاوەڕێ ئێوەکەین خەڵک باش بێ بۆ ئێمەش باش بین ئەوە ئەستەمە بەس ینی تۆ ناتوێ بۆ نمونە سەردانی کەس و کارە خزمە دراوسەیە جێ بگۆڕی جیاواز لە ڕۆژەکانی تر من یەکشی خۆشی بۆ بیجارمەوە مەسلەی هەفتاکان تا هەشتاکانیش جاران کە خەڵگە چوو بۆ عەمرە یا بۆ حاج بە مانگێ پێشەوە ئەگەڕا بۆ گەردن ئازادی عەفوو ئەگەڕا بۆ گەردن ئازادی بەڵام ئێستا لە سانەوە پێنجی قسە لەگەڵ کەسان ناکاشێ بۆ حەج و عەمرە ئیتر تۆ ئەبێ لێرە قیاسی شەکان بکەیت من سەردانی تۆکەم جارێ دوو جارێکم سێ جارێکم توانایی واز لێنم تێگەی ئەمڕۆکە گشتی گەڕاوە تۆ بۆ لایەنی مادی مەسەلەیەکی عەرەبی هەیە ئەڵێ ئیزا عەندەک عەباسی خەلیک عەلا ڕاسی ئیزا ما عەندەک عەباسی لا دەوەخن ڕاسی جاوا بۆیش بۆ کەمەوە بە کوردی ئەگە پارە هەیە لەسەر سەرانی ئەگە پارەیش نییە سەرمان مێشێنە سەمەسەرە نێژێنە لەش ساخە زۆر سپاس ئێسامە بەرنامەیە تەمان جەژن لێدرە حەزەکەم لێرەوە پێم بڵێ بزانە کەس هەیە ئەم جەژنە بەنیازبی گەردنی ئازا بکەی ناکۆکشەی لە نێوانتانە هەبێتەوە ئەم جەژنە بخەیتە ینی ئافووی کەی لەم جەژنای شەڵا ئێمە لەو کەسانە بین کە خوا لێمان خۆشە بێ ئەزیزەکەم ئەگە تۆ بێتە باری واقعی و ڕاستی و دروستی جەژن خۆی ئێمە ئەگە بتوانین لەگەڵێکا حورمەتم هەیە ئەم کەلیمە باش نییە من بەکارێنم بەڵام ئێمە بتوانین لەگەڵێکا درۆ بکەین لەگەڵ خوا درۆمان پێ ناگرێت
خوا علیم و خەبیرە ئێمە کە بە ڕۆژوو ئەبین ئێمە کە دڵی خەڵکی ڕازی ئەەکەین وبانەوەی لە بەر خاتی خوا خەڵک ئازاد بکەین ئەبێ نیەتی دڵت و دەمە یەکێ بێت پێگەی من سەرزارێکی بە تۆڵم گردناساوێ ئایا وایە فێڵمە لە خواکرێ لە دڵەوە ئەو ڕخێ لە دڵای بەرامبەر خێر خۆی ئەساس دڵە دڵ مسلمانی لە چیایە لە شەڕواڵی کورتانیە لە سمێڵانیە لە ڕیشانیە لە دڵایە ئەمەلی ساڵح ئەمەلی ساڵح ماڵەکردنەکە خەڵک وایە دە باشە تۆ ئەو نەجددیمە بە دوو قسەی خۆشم بۆ بکە جەژنەیە نازانم شتێکی کوتم پێ بڵێ با تۆزە پێ بکەنین وەڵام من نازانم بە قۆرانی سە هیچ شەکیوان بیر نەماوە خوا عەلیمە نوکتەکاری نوکتەم زۆر دایە بەڵام تێ خۆش بە قورئانیشم پێنی دە باشە لەشە ساغم من شتێکی وام لانیە بۆتی باسکەم ئیشەڵا جەژنێکی خۆش بەڕێکە لەگەڵ خۆت ماڵ و مناڵ و خانەوادەکە ئیشاڵە ئیشاڵا جیاواز بێ لە ڕۆژەکانی تر مادام خۆ خۆز کردووە ئیشەڵا جەژن دڵام لە ماڵە دانانیشیە گەڕێی ئەم جەژنە پیرۆزبایی لە کێ بکە یەکەم کەس وەڵا لە دایکم لە دایکت وەڵا لەگەڵ دایک تاژیان بەجیا بەجیاژیم بەجیاژی وەڵا بە تەلەفۆن پیرۆزباییەکان شتە لای ئەچم بۆ لای شتە لای وەڵا پیرۆزبایی خۆت بنێرە بۆ ئەو هاوڕیانی کە تۆ نایان بینی ینی شوێنەکانیان دوورە لەوانەیە مەجار لە نەبیە هەمویان بەسەر بکەیتەوە وایە وەڵا بەتەکید وایە جاخر خۆ دانێک و دوان نییە پیرۆزبایی خۆم ئاڕاستی هەر هەم هاوڕێ خۆشەویستەکان مەگەم ئەو کەسانەی کە خۆشم ئەوە ناتوانم بچم بۆ لایەن ئیتر تەواو نییە پرسیاری ترمانەیە جژن هەمیشە خەڵکەڵێ سارد و سڕا کە سەردانی کەس ناکە بەسەکە من وا بڵێم تۆ وا بڵی خۆ کەس ئەوە ناکەوە بەسەکە لای خۆمانەوە ئەوی کشیکامان بینیە سوپاس بۆ خۆی گەورەوە ڕەمەزانە کەسێکە مسلمان بێ دڵی بە جەژن خۆش بێ وایە ئێستا کەسێکە ڕەمەزانی نەگرت پێ بە ڕۆژوو نەبێ لە لای ئەو لەوەسەیە تۆزێنبێژنە ئەسێمە کەسێکین مسلمانین بە ڕۆژوە بین و بە تەعشید ئەم جەژنە ینی حەزت لە چییە بیکەیت پلانت چییە بە نمونە ئەتەوێ سەردانی زۆر خەڵکی بکەی هەروەڵاگرتن ئازادی و بە تەعشیدی وایە خۆشە بەلای منەوە زۆرجا ئێمە لە ماڵەوە بووینە دانیشتن چاوەڕی میوانەکەین ئەڵین سارد و سڕ و مەها جەومان نییە بەسکە خۆمانە گۆڕینەچینە دەرە دوو ماڵەگەڕین لە خۆتەوە دڵە خۆشە کۆمەڵی نەقڵوچکرێت کۆکەیتەوە ئەستەکەی جەژنە بەسەکە تۆ لە ماڵە دانیشی بەدا تەلەڤیزیۆنەوە خەڵکی موبایلبی فەرقی چی لەگە ڕۆژەکانی تراوایە تەعشیدی ئینشاءڵڵا تۆش گەنجێکی خۆزی ئینشاءڵڵا لەگەڵ ماڵ و مناڵتە بگەڕێ و جێ دروستکە بەخوا جەژن بەگەڕانەوە خۆشە جەژن من نەیەم و تۆ نەی کەی جەژنەوەیە ئارەوەڵەنجام مامۆستا خۆشەویستیش زۆر سپاس خۆم باریکە خۆم باریکە لە توێ هەمیشە لە جەژن لە خۆشیاوی زۆر بەڕێزی سپاس پەیامی خۆ بنێرە بە بۆنەی جەژنەوە پەیامی من بە بۆنەی جەژنەوە پێشەکی جەژنە پیرۆزەم هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو مسلمانان بۆ کەسانەی کە ئەم مانگە پیرۆزان بە ڕۆژوو بوون و لە پێناوی خوای گەورە هیوای ڕۆژێکی خۆش و ژیانێکی کامەرانی بۆ هەمویان زۆر سپاس بۆ ئەم جەژنە پلانت چییە؟ عادەتەن بۆ ئەم جەژنە هەموو کەس پلانی خۆی هەیە پێش هەموو شتێ سەردانی کەس و کار و خزمەکان و سەردانی ئەو کەسانەی کە نەخۆشن و پەکەوتن لە ماڵەوە کە ناتوان هاتوچۆی مزگەوت بکەنەوە و ڕۆژی جەژن و زایدەن سەردانی ناوخۆی خۆشمان بوو نمونە من خۆم لەگەڵ دایکمام پێش هەموو شتێ چمە لای دایکم وەزایدانی تر خوشک و برا و باوک و کەس و کارەکەم ئیتر جەژنە پیرۆزەژەکەم لە هەموو دراوسەکان و لە هەموو خزمەکانم ئیتر ئەوە بەسەرکردنەوەیانەکەین خۆی عادەتەن جەژن ئەو جەژنەیە کە تۆ بچیتە ماڵەکەوە دانیشیت هەر هیچ نەبێ چەند دقەیەک شەربەتێک ساردیەک چەند دقەیە دانیشی جەژن ئەوە عادەتەکەیەتی خۆشیش لەوایە کە تۆ چکلەکە هەڵاگری بەڵام دانیشە هەر هیچ نەبێ دانیشتنێکی هەوێ خۆشتە گومان وایە شتێکی بەسەراتێک لەم ڕۆمەزانەیە بەسەر هاتە بێ گومانی باسکەی شتێکی خۆش تۆزە پێکەنی ناوی بێ جەژنێ با دڵمان خۆش بێ وەڵایی سپاس بە خۆشتی وا ڕووی نەداوە کە بڵێم کە شتێک بێ کە شایانی وە پێکەنی ناوی بێ ڕۆژێ شتێکەیە بیرت چوو بێ بە نمونە سوێ شتێ بخۆی دواتر ئاوا بە ڕۆژمانەی خۆم لە مەسلەی بە ڕۆژوو بوونا بڵێ بەیانێکیان بانگی فەرموو
منیش هەر بەلای ئەوان نەچوم کە ئەمە پاشیۆم کردووە چوون بۆ بەڕاتەکە دەست ناوەکە گیان مەدەم و بیرم کەوتەوە ئیزا بێرەکە ئەرەوەڵا خۆشە شتە بیرچیا وڵی خۆتەمان خۆشە تۆ بە ڕۆژ و بیشتێک و بێشێوی خۆیتەوە خاستان ئاویش و بێشیە جا من ئەم ڕەمەزانە بەرنامەیەکم بوو لە گوندێک لە گوندی وەزڵێ وەڵزێ وەڵزیان وەزڵێ وەڵزێ اینجا تەمان لێ بەستە بووی بە فەربارنێکی خۆش بوو ئەو تافگەیکی لێ بوو تافگەی کانی بەستە اینجا بەستە بووی زۆر خۆش بوو جا لە ڕێگا بیری ڕەمەزانە مەر نەبوو تەم بە ڕۆژ بووین لەگەڵ کاکەوانی وێنەگرا ئیتر ئەنی وتم ئێستا هەدا کەدابەزین دەستەکەمە بەفەر خواردن ڕێک وام لە خەیاڵ بوو بۆ خۆی وتم وڵایستە زۆر خۆشە بەفری خۆشە خۆین بۆ خۆمان ڕێی بیرم نەبوو بۆ خۆی یەکێ لەو برادرانە قسێ بیرم زۆرم بە ناخۆش وتی کاگەر تۆ بە ڕۆژنیت تنبارەوەڵا بۆ قسە کردو بیری خسیدەوە نێڵا ئەو دعوەتە بکەیت چونکە ئەمە پێ ئەڵێن داوەتی خوای گەورەیە والله ڕاستە دەستان ساغ بێ زۆر ئینشاڵا بمێنن بە خۆشی ژیانتان پڕ بێت لە کامەرانی لەگەڵ پیرۆز بێ دوش پیرۆزی جەژن خۆشە هەر زۆر چ شتێکی خۆشە وڵای گەریانەکەی و پیاسەکەی و جلسەندنەکەی چیت کڕێەوە بۆ جەژن وڵای قادی کوردم کردی لەبەرەکەی ئایچوان کە جلی کوردی لەبەرەکەی بەڵێ اینجا ئەچی بۆ میوانی یان هەر لە ماڵەوە لێ خەوی لە ماڵە میوانی کوڕە گەورەی لە ماڵی خەڵی بەلامان ڕێمەلای میوانیش بەلای بەڵێ جەژنە پیرۆزیان نەکەین وتر ما کەس و کار کشتە گەڕین یەکەم کەس کە جەژنە پیرۆزی لەکەی کێیە باوکم باوکتە بەڵێ جەژنە پیرۆزی خۆت بنێرە بۆ کەس و کارەکەت لێرا جژنی پیرۆزییان یەکەم و هیوام وایە تەمەنیان درێژێت و ئەو ژیانە ماوە خۆشیان وەسەر بەر ئینشاءڵڵا چی شتێکی جەژن زۆر خۆشە چی شتێکی وەڵا گەڕیان و کۆبنەوەی خێزانەکەی خێزانی بەڵێ باشە من لە جەژنە بەدڵنایەوە ئەوەی کە خۆشێکە گەرم و گوڕێکە سەردانیکردنە وایە وایە تۆ زیاتر چاوەڕی میوانەکە یان خۆشتە میوانی لای خۆم جاجا گشتێ گەڕێم خۆمەتەنیا مامۆ خاڵەکان گشتێ گەڕێم تەقەی دەرگاکەی لێت کێیە کاچێ ماچە ماڵەکەی ماڵی ننکمە بەڵێ ماڵی دایە گەورە بەڵێ یەخوا سەلامەت لە جەژنا چی شتێکی زۆر خۆشە نانی ئێوارەکەی کاتی بەربانکردنەوەکەی خۆ جەژن بەربانگی تیانی ئەی خواردنەکەیشی خۆشە ئەی خواردنی بەیانیانەکەی ئەوە بڵێ پارچەوەکەی پارچەوەکەی جەژن ئەرۆڵا حەزت لە چییە؟ وەڵای زۆر حەزم چی فاسۆلیا؟ وەڵای حەزمە فاسۆلیا دایکم من فاسۆلیاکە حەزەکەی گۆشتی تیاویان ببێ گۆشت وەڵای گۆشتە نەرمەی دیای گۆشتی حەیوان یەخوا سەلامەتی وان بارشکە جەژنت پیرۆز بێ لە جێژناوی هەر لە خۆشیابی خۆش بیا خۆسپاس دەکەم جەژن بەنیازی چی بکەیت؟ وڵی من جژن دەوام بێ لە دوامی ئاراوە لەشە ساغ بێ قوربانم بەڵام خۆ لە ڕێگای موبایلەکەی دەستەوە پیرۆزبایی لە جەژن لە خەڵکیەکەی لە کەس و کارتەکەی بەڵێ ئەوانەی کە وەکو جێژنی پێشوو هەروەکو جێژنەکانی تر ئەوەی کە پیرۆزباییمان کردو لە یەکتری و هیچمان نییە هیچ کێشێکمان نیە لەگەڵا عینن پیرۆزباییەکەین و گەردنازایەکەین و خۆشی دەرەبڕین و ئیتر لەگەڵ مناڵ و لەگەڵ هاوڕێ و لەگەڵ کەسکار و چی کەسێک زۆر تایبەتە لات کە لێرەوە ئەتەوێت پیرۆزبای جەژنی لێ بکەیت چ کەسێک تایبەتە لام بەڵێ وڵا هاوڕێکان بەگشتی چکەمیان بۆ بنێرە بەم جەژناک وڵا لە هەر شوێنێک لە دەوام ناتوان بێ بۆ ماڵتان لە جەژنا لە دەوامە بم سڵاو ڕێزم هەیە بۆتان هیوادارم خۆش بژین هیوادارم سەرکەوتوو بن هەم بۆ کەسوکارەکەم هەم بۆ هاوڕێکانم بە تایبەتی برازاکان قوربانم چاوازەکان تایبەتن بەڵێ زۆر تایبەت چی شتێک جەژن خۆشەکە وەڵاهی یەکەم ئابووریە لایانی مادیە دووەم ئەمن و ئیستقرارە ئاسایش بەدەر لەوانە تۆزە با سیاست نەکەین باشە مەمەسم خۆم و خۆت یان تۆ لە ماڵەکەی خۆت من لە ماڵەکەی خۆم چۆن نتوانین جەژنێکی خۆش بۆ خۆمان دروست بکەین ینی جێکی خۆش دروست بکەین خۆ هەر بێ چاوەڕی خەڵەکەین دڵمان خۆشکە ئەبێ ئێمە خۆمان دڵی خۆمان خۆشکەین کەس ناتوانێت دڵت خۆشت کا خۆت بەرنامە نەبێ خۆت دڵت خۆش نەکەی خۆ دەبێ گرنگی بە خۆت بدەی خۆتە بێ ڕێز لە خۆت بگری ڕێز کەسکاری خۆت بگری خۆتە بێ بایەق بە خۆت بدەی خۆت خۆش بوێ اینجا خەڵکت خۆش بێگومان من وا بیرەکەمەوەڵێم ئەگەر تۆ لە ماڵە دانیشیت
گلی بکەیت و وڵی کەس نایەتە ماڵەکەم و اینجا نشتە دەرەوە لە ماڵە و دوو دراوسێ بەسەر نەکەیتەوە و دوو خزم بەسەر نەکەیتەوە دوایش گلەی لە جەژنەکە مەکە بڵێ جەژنێکی سار و سرا بەس ئەگەر ئاوە خۆتی لێ خۆز بکەی بتی لە دەرگای دراوسێکەت و بچیتە ماڵی چواری خزم و چوار برادر بزانیتەوە ئێوارە هەستەکەی جەژنەوەیە هەستەکەی دڵ خۆشە لە زووە ئەو شتە زۆر گەورم و گوڕوو بەڵام ئێستا من نازانم بۆچی خاوبەتەوە یعنی خەڵک یعنی هەل لە خۆی و خاوبوونەوەیەکی لەم شتە هەیە بۆچی خاوەتەوە بۆچی من نایم تۆش نایەی هەمومان مەشغوڵی ناکەمە لە یەکتری نییە بۆیە ڕاستە وڵا خەڵک سەرقاڵی ئەم سوسیال میدیایەیە زیاتر لە ماڵەوەی تر خۆی هەموو شتێک وازانێ ئەمەیە ئەمە ڕوحت تێر ناکە لانی ڕوحی تێر ناکە و فەراغی لە ڕوح تا هەرەمێنێ سا من بەسەن لە دەشتا گەورە بوومە وەختی خۆی کە ئەسمە سروشتەوە زۆر مرتاحەبم یعنی ئەو شتێک کە حەزم لێیە بڕین سروشتە هاوڕێکانمە هاوڕێ قەدیمەکان هاوڕێی مناڵیەکانمە ئەوانە زۆر پێی مرتاحەبم جا بەدڵنای وایە تەلەفۆنیش بوات ئازەکەی نەوەکو ئیشی زۆر ڕەبێ جا بێتەوە ئەگەر بەستراتێکی خۆشم پێ بڵێ بەبوونی جەژنەوە قسەیەکی خۆش وڵی لە ئیسا هیچم لا نییە ناوەڵا لەبەرەوەی خۆ زای کامیرە کە ڕوتیەکە یعنیوی ڕوت بەڵام زۆرە چاوەکە مەساقە هەر بە کورتی پێم بڵێ جەژن چی شتێکی خۆشە هەیە نوێژی بەیانەکەی ئەڵڵاو ئەکبەرەکەی ئینجایان خەیسی و فاسۆلیاکەی خۆگۆڕینەکەی وەڵاهی من بەلایانی منەوە یەکەم خواردنەکەی دووەم بینینی ئەو مناڵانە مناڵی بچووک مناڵی بچووکەیە بەڵێ چاوەکەم سەلامت مناڵ کە ئەبینم جێژنەکە زۆر مرتاحەب بە بینینی مناڵ لەبەرەوەن دڵیان سافە و زۆر خۆشحاڵن لە لای ڕاستەوە دەست پێکەم ئەم گەنجە خۆشەویستانم بە سوتفە بینی ئەچمە لایەن هە لەسەر جەژن هەندێک قساکەین پێکەوە براکەم سڵاو لێبێ کاکە حەمەد براچووک برای گەوری کاکە ئەحمەدی ئازیز براکەم سڵاو لێبێ جەژن پیرۆز بێ جەژن پیرۆز باریکە هەمیشە لە جەژن خۆش ناوچی بتۆ محەممەدم کاکە محەممەد کاکە ئەحمەد کاک محەممەد سەرهەنگ کاکە سەرەنگی خۆشەویست ئەوژمان محەممەدە ئەمژەر محەممەد ئەوژەر محەممەدە ئەوەی پێشەوە محەممەد و محەممەد و سەرنگ و ئاری مامۆستا ئاری چاودڵم ڕوون خۆم باریکە جژتان پیرۆز بێ زۆر دەسپاسانەکەم سەلامت بنیاخوا بە قوربانتان یاخوا لە خۆشییا بن جا لێرەوە ئاوە ڕیزی پیاکەین پیرۆزبای خۆتان بنێرن جەژنەیە و بۆ خزمەکانتان بۆ هاوڕەکانتان بۆنە برادێکتانێ دوورە لێتانەوە لێرە و پیرۆزبایتوان بۆ بنێرن جەژنی ڕەمەزان لە هەموو گەلی مسلمانان و هەر چوار پارچەکەی کوردستان و کوردانی دەرە و خزم و دۆستان و هەموو لایەکەکە ئینشەڵا لە هەموو لایەک جەژن پیرۆز بێت و گەرمان ئازاگەن و گەرنیان ئازا بێت و نەخواگەتن ئازا بێت بەدنیازی یەکەم جار جەژنە پیرۆزە لە چێ بکە یەکەم کەس وڵای عادەتەن خۆی جەژنە پیرۆزە ئەگەر تۆ بەیانی هەستیت لە دایک و باوکۆ دەست پێکەیت ئەوان گەورەی ماڵ و لە دایک و باوکۆ دەست پێک ئەگەر لە مزگەوتیش بێتەوە چواردەوری خۆت برادرە یان لەگە کوێ چوبێتی بۆ مزگەوت عادەتەن جەژنە پیرۆزە لێەوە دەست پێکات وایە مامۆستا تۆ یەکەم جار جەژنە پیرۆزە لە چێەکەی وڵی هەر وەکو ئەموتی دیترە لە ماڵەوە لە دایک و باوکەوە دەست پێەکەیت و لە کەس و کار و لاانە لە مزگەوت و یەکەم جار دەست پێ بکەیت و شەڵا جژنێکی زۆر خۆشە بێ بۆ هەموو لایەک و پڕخێرە بێت و ئەم زروفە ناخۆشی کە بەسەر کوردایە لە هەر چوار پارچەکەی شەڵا نامێنێ خی گەورە بیکا بە بەرەکەت بۆ هەمومان لەم لە خۆشییا بن جژنە پیرۆزە یەکەم جار لە چیەکەی وڵا جەژنە پیرۆزە لە گەلی مسلمانانەکەم و لە دایک و باوکم و لە هەموو کەس و خزم و دۆست و هاوڕەکانم و هاوڕێک تێ بە دوور بێلێتەوە بچێ بۆ منە لێرەوە پیرۆزبایی بۆ بنێری وڵی ئەنی هەوڕەمێ لەوێ هەمومان بەیەکەوەین وەکو براوین پیرۆزبایی لە گەشتیانەکەم و لێ بەیەکەوەشین براکەم تۆ ئەندێ باسی جەژنم بۆ بکە پیرۆزبای خۆشە بنێرە من پیرۆزبایی جەژن یەکەم کەس لە باوکو و دایکمەکەم لەبەرەوەی بە تایبەتی هاتوومەتەوە بۆ لای ئەوانیش وی جەژنە پیرۆزیان لێ بکەم و جەژن لەگەڵیان نابم جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردەکەم لە هەموو برادرانەکەم ئەوانەی ئێرە ئەوانەی دەرەوە خزم و کەسوکار لە دەرەوە لە بەریتانیا ئەیتر نازانم ساغ بێخۆ ئێوە لێرە ناژینە؟ نەوەڵا لە دەرەوە ژین لە دەرەوە هەر چوارتانە دەرەواژین بەڵێ ئەم پیاوانە ئەمە برامە و ئەم پیاوەی کوڕی پورمە ئەمەیان برامە ئەمەش کوڕی پورمە ئەم پیاوەشە فەرقینە برامانە و
برادرین لەوێ پێکەوە هێشتان ساپای لە ئەوروپا پێکەوە بەڵێ بەڵێ لە ئەوروپا زۆر چاکەمادەم لە بەریتانیاژین پێم بڵێ هەر چوارتان لە دەرەوەن ئێستا بە سوودفە لێرێکمان بینی ئەرەوەڵار بە سوودفۆ سوودفەی زۆرەکەی خۆ ڕێکەوتمانە بوورا وەڵا ڕێکەوتم بووی تر ناسم ئەگەر لاوانێ بۆشمان وەستا بێتی تر ناسم بە دواتانەوە بووم بەخوازم کەی لە ماڵێنە دەرەوە خواتر لێەوە هاتی ناسم لە هەموو ئێمە ڕاگری تر ناسم هەر چوارتانم بینی لە خۆمەوە وتم با ئەمانە وەرگرم ئەمانە جوانن لەشتان ساغ جوانن لەشتان ساغ بە ئینشاڵڵا یەخوا هەر چوارتان نەڵێم خۆتانە ڕوون مؤدەب و بەڕێز و ڕخسووکن لەشتان ساغ بە یاخوا لە بەریتانیا جەژن چۆنە؟ وڵی خۆی جەژن لە بەریتانیا لە ناو کوردەکانمە ناو مسلمانەکانەوە وڵی لەخوا بە زیابێ ئێستا لە ناو کوردەکان چونکە ڕێژێکی کورد زۆر لە بەریتانیا هەیە من ئەگەر لە خۆمەوە سێرکەم لەخوا بە زیابێ کە سوکارێکی زۆرم لەوێ هەیە هەتا بڵێ یعنی جژنەکە باش بەڕێوە چێ بەس وەکو ئێرە نییە وەکو بڵێ وەکو ئێرە بێ تو سێرەکەی لێر لە ناو دایک و باوکی خۆت و لە ناو خسمی خۆتەوە خۆشتر یعنی دوایکە لە دەرەواشت وڵی تقریبا حەو ساڵەکە بێت بەڵێ گۆڕانکاری بەدیەکەی کە ئێستا لە کوردستانە وڵی چونکەس ئێمە ینی زۆر تاکەم هەموو ساڵەیەینەوە بەڵێ بەڵێ تازە نییە ناوەڵای شتێکی تازە نییە و لەخوا بە زیابێت هەموو شتێ باشە جژن پلانت چییە لە کوردستان نابی؟ وەڵی شەڵا لە کوردستان نابم جارە هیچ پلانێکی وام نییە بوونە گەڕان و برادایەتی و پیاسە و ئایترەوانی هەرتیا بێ بەس نازانم جارە شتێکم نییە بڵم خۆم بۆ حازر کرد بێت کوردستان خۆشی بۆ خۆشە پلانە نەبێ جژن چی شتێکی خۆشە؟ وەڵی نوێژی بەیانی خۆشە چێشتی بەیانەکەی خۆشە کۆبوونەوەکەی خۆشە یاعیلی هەمیان خۆشە کاکە سەرنگ جلەکانە زۆر لێت ماشەڵا لە بەریتانیاش ئاوجلی کوردی لەبەرەکەی وڵی جار بەجار یارەوەڵا ئاو بشتە بازار بەجلی کوردیەوە خەڵک سیرەکە وڵی سێرەکەن ئەرەوەڵا بەس کوێرە نیترا زەقزەق سێریکەن بەس کەس ناکە بەس بڵێ مجلە نامۆیە مەجلوەڵا پێ سێرەکان لە مجلە نامۆیە خۆ ئارەوەڵا کاک سەرنگ حەزت لە چی شتێکە لە جەژنە؟ وڵی کۆڕ و کۆبوونەوەکەی خۆشە کۆبییتەوە هەموو خێزان و کەس و کار و سەردانی و ئەمانە خۆشە ڕۆی سەردانیەکەی هەموو ڕۆژێ سێ و سێ ڕۆژە چی سەردانێکی ماڵ و خزم و کەس و کار و هەمیانە دینیت و ئاراوەلاوانە خۆش جژن بەگەڕانە خۆشاکە نەگەڕێن لەگە ڕۆژەکان ترا ینی هیچ فەرقێکی نییە ئەوەی کە جیاوازی دروستەکە گەڕان کە تو جژنەیە لێوێ نەگەڕانی هەیە نەشتێکەیە هەر لە ماڵ یان لە ئیشیان لە ماڵەوەی ناخۆش ئاراوەڵا سەلێرە ماوەی فرسەتە بۆ خۆتان توان چاوتان بە زۆر برادر و دۆست و ناسیا و خەڵک و تەنە شوێنانی کە لە مناڵیا وەرمەتیای خوێندوتانە یان پیاسێکتان تیا کردو ئێستا بە سەری بکەنەوە ئارەوەڵا جابەجارشی لەو شوێنان و جابەجا بە سەرەکەینەوە وەرەوەڵا سێرەکەین و بێەوەی بیاخۆ مامۆساری تۆ بینە چۆنە لەگەڵ جەژنە؟ وڵایی بینمان خۆشە خراپ نییە بە حکمیۆش بە تایبەتی هاتوینێتەوە بۆی جەژن بەڕێکین لێرە خۆشە تانێم جژنە جیاواز بێ لە جژنەکانی تر بۆیە لە کوردستانن طبعا وڵای من هاتوومەتەوە لاانە بڵم تا ئێستاش 5 جار 7 جار هاتوومەتەوە بۆ جژن خراپ نییە تۆ بە حکمیەوەی ئێمە دایک و باوکمان لێرە ئەمە سەرەکی هەمووی دایک و باوکە ئیتر کە سوکارە بینین و بۆنێکی تایبەتە بە حکمی ڕەمەزان و ڕۆژ و بوون و ئیتر ڕۆژ و تاعاتی خەڵک قوبوڵ بێ ئینشاڵڵا و جەژنێکی خۆش و بەرەکەت بێ بۆ هەموو گەلی کورد بە تایبەتی بە حکمەوەی چەند ساڵەکە لێرە دوورکەوتونەتەوە ئێستاکە لە ناو هاونیشتمان و هاو زمانی خۆتانین تا چەند مرتاحن ئاستەکەن غەریب نین لێرە بێگومان وڵی من وەکو خۆم زۆرم پێخۆشە لەبەرەوەی شارەکەم زۆر بەلاوە شیرینە من ساڵانێکە لە دەرەوەم کە ئێمە ئێرە ئێرەم زۆر بەلاوە تایبەت نەنە بە تایبەتی چونکە خەڵکانێک هەیە نازانم با بڵێن هەسەنگاندەکانیان وابزانام گونجاو نییە کە بە حکمەوەی ئێرە شاری خۆتە ئێرە ماڵی خۆتە ئێرە خاکی خۆتە کە سوکار لێرەیە ئەی بیشینێ لەخوا بە زیاد لە وەتەن ناکرێت نە حاشا لە وەتەن ناکرێت وەتەن شیرینە و من هەموو کاتێک حەزم لێرە بۆ حەزم لێرەیە هیچ بەسەراتێکی خۆشتانێ بوونی جەژنەوە تۆزە پێ بکەنین لە ئەوروپا بەسەرتان هاتووێ ئەبێت هەبێ بەس بەخوا ئێستا هیچ شتێکی وام لە خەیاڵا نییە هەمومان کە ئەم پیاوە سەوتی زۆر خۆشە گۆرانیەکی پێ ناتوانین لەبەر ئەگە سوودێکی نیشتینی بێ یا ڕەسوڵڵای شای مەدینە بەم جەژنە مەولوێکی بۆ ئینکەین هیچمان پێشکەش ناکەی بۆ نی جەژنەوە بە قوربانە بم
ئەتان هیچی تر بڵێن لەسەر جەژن کوڕ لەسەر کوردستان لەسەر ئەوروپا بڵێن جەژنە پیرۆزە دووبارە و دووبارە لە هەموو گەلی کورد و برادەران و خزمان و دۆستانی ئەوێ و ئێرە و هەموو لایەکەکەین و ئیشەڵڵاشنەوە بۆ ئەوروپا وڵی ئێمە بەتەمان مانگی پێنج بگەڕێن و ئیشەڵام پیاوانشتر جیاوازین وابزانم من ماوەمەوە وابزانم من پیاوانم تازە ژمبرام تازات و تۆم پیاوەژەر وەزانم فترێکە لێرە پیاوەژەر فترێکە لێرە ئیشەڵا ئەگەڕێنەوە بە خۆشی بگوزێنن لە کوردستانە بە هەر لەناوەوەیە کۆتایی بە بەرنامەکە بێنم دووبارە جژنە پیرۆزەتان لە یەکەم جا بە سوودفە لەگەڵ ئەم برازیزانەیە کە هەمویان لە لێرە ناژین لە وڵاتی بریتانیا ئاژین ئینشاڵڵا خواردیان پارێزێ ئەم ئەزیزانە و هەموو کوردە خۆشەویستانیشی کە لێ ئەمان بینێن یاخود ئێمەیان بەرچاو کەوتووە یاخود ئەوانیشی کە ئێمە نایناسین و ئەوانیش ئێمە ناناسن یاخۆ ئەوانیش هەر سەلامەت بن هەر کوردێک لە هەر وڵاتێک ئاژەیە خوا بیپارێزێ خوا پشتی و پەنای بێ و هەمیشە سەلامەت بێ هیوادارم ئەم جەژنە ینی جیاواز بێ لە ڕۆژانی ئاسایی و بەڵکو سیمای جەژنمان پێوە دیار بێ لە ڕووخۆشیمان لە خەندە و بزە و لە دڵپاشیمان لەوەی کە دەرگای ماڵەکانمان واڵا بکەین بۆ یەکتری لەوەی کە نەخڵ و چەرەت و چکرێت ئامادە بکەین بۆ میوانەکانمان لەوەی هەردانشین چاوەڕێ میوان بکەین بەڵکو خۆشمان بچین بۆ میوانی وایە